ئەگۆرانە بادی برای بەڕێز خۆشی عوسمان کاکە ئەحمەدی حاجی واحید لێرەوە ڕێزی هەیە و گۆرانەکەشی پێشکەشەکەی هیواداری مەدڵی بێت. باڵاکە و بەرزە تەماشای ناوێ با لە سێبەریا شەڕ جواندانیشم تاوێ با لە سێبەریا بووێ دانیشم تاوێ خۆشەویستی تۆم زۆر گرێت گەلام خۆشەویستی تۆ زۆر گرێت گەلام خۆزگە دەمزانی منیش لای تۆ خۆزگە دەمزانی منیش لای تۆ بێنێن دەسماڵێ ئەم شەو با بگیری دەسماڵێ بێنێ با ئەم شەو بگیری تاناڵم بگا بە عەرشی عەزیم تاناڵم بگا بە عەرشی عەزیم ئەوەش بۆ برای بەڕێز کاکە ئاکامی ئەفەلۆن هیواداری بەدڵی بێ ڕێزی خەفات و مەینایەت بەرۆکی گرتو خەفات و مەینەت بەرۆکی گرتو خۆشم پێم سەیرە ڕاژە ماوەم نەمێردوو خۆشم پێم سەیرە ڕاژە ماوەم نەمێردوو تەواوەزێنێم کۆچە بڕیارە تەواوەزێنێم کۆچە بڕیارە دڵ لە هەبوونی خۆشم بێزارە دڵ لە هەبوونی جانە خۆشم بێزارە بێنێ دەسماڵێ ئەم شەو با بگیریم دەسماڵێ بێنە بام شەو بگیری هەناڵە مەگە بە عەرشی عەزیم هەناڵە مەگە جانە بە عەرشی عەزیم ئاوەژان دەف دەوڵی یەک تراکی بەشەش لەبەی یەکتیری تازەوە بۆ تێکەڵەکە
وەستە بەپڕی
ڕۆژان گلەی لێم نەبێ دەسا خۆش